تەندروستیتان باش سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی نوێ لەگەڵتانین. هەندێک بیر و باوەڕ لە نێو خەڵکی ئێمەدا بڵاون پەیوەست بە خۆراک. ئەمڕۆ دەیخینە ناو تەرازووی زانستی پزیشکی. پێتان دەڵێن کام بیر و باوەڕانە دروستن و بەدەوامین لەسەریان یان نادروستن و وازیان لێدێنین. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە دکتۆر ئیبراهیم تاهیر پزیشکی پسپۆڕی پزیشکی کۆمەڵ بەشی خۆراک لە ستۆدیۆ لەگەڵمدایە. کاکتۆر زۆر بەخێربێ. حاڵ باشە. الحەمدولله. دەڵێن ماست و ماسی بەیەکەوە مەخۆن، بیخۆین یان نەیخۆین؟ بەناوی خۆی گەورە بەخشن بە میهرەبان. طبعا ئێمە داروی تەندروستیەوە هەر بڕیارێک دەدەین، پێویستە بڕیارەکەمان زانستی بی و تەندروستیش بی. ئێمە کە تەمەشای هەردوو مادە دەکەین کە ماستە لەگەڵ ماسی. ئەگە بێت پێکاتەکانی شی بکەینەوە لە ڕووی تەندروستیەوە، ئەو ڤیتامینانێک کە تێیدان، ئەو کانزایانەی کە تیاندایە، لەگەڵ ئەو ئینزیمانێک کە تیاندایە، لەگەڵ ئەو پرۆتین و چەوریە کە تیاندایە، هیچ ئیشکالێک نییە کە پێکەوە بخورێتن ئەگەر بێت ئەو شخصە هەستیاری یانی زیادە هەستیاری لە بۆ ماسی نەبێتن یان لە بۆ ماستەکەی نەبێتن. بۆیە کە پێکەوە دەخورێت هیچ کێشەی تێدا نییە. بەڵکو زۆر جار ئەگەر لێکۆڵنێ ورد بکەین کەسێک مورە ڕاددەگرم کەسێک ماست و ماسی بەیەکەوە بخوا تووشی هەستیاری بەڵەکی هیچێک لەو کێشانە نابێت کە لە نێو کۆمەڵگەی کوردیدا باز ئەگەر پێشتر هەستیاری لە بۆ ماسی نەبیتن هیچ تووشی بە چێشەیەکی کۆمەڵایەتی نابیتن. پێت وایە بۆ ئەم بیرۆکەیە دروست بووە؟ لەوانەیە چەند شخصێک هەستیاریان لە بۆ ماسی هەبووە یان بۆ ماست، بۆ ماستەکەی هەندێک مادەکان ناو ماست، پاشەوەکە پێکەوە خواردوێتی لە یەک جەم وای زانیوە کە ماست و ماسی پێکەوە بخورێتن ئەو کێشەیە دروست دەکات. بەڵام لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی نییە، بەڵکو پێچەوانەوە ئەگەر بێت و ئەو شخصە هەستیاری نەبێتن لە بۆ هیچ یەکەچیان دەتانم بڵێم تەواوکاری یەکدرین. ئەگە ورد ئێستا بوردی بکەینەوە تەواوکاری یەکدرین. باوردی مەثەلا شیرەمەنی بە گشتی شیر، ماست، پەنیر، مادەی ڤیتامین سی تێدا نیە، مادەی ئاسید تێدا نیە، مادەی حەدید ڤیتامین سی تێدا نیە و ئاسنیشی تێدا نیە. شیرەمەنی و ڤیتامین دی تێدایە، بەڵام ئین ئەکتیڤە دەبیستە بە ڕۆژ ئەو زەسوود لە ڤیتامین دیەکەی ناو شیر و ماستەکەی وەردەگری. باشە. بەڵام ماسی ئاسنی کەمی تێدا هەیە، ڕێژێکی کەم. باشە. ڤیتامین دی زۆر تێدا هەیە، ئەکتیڤیشە، پێویست بە ڕۆژ ناکە بێت بە ڕۆژێ پاژەوەی ماسەکەت خوارد، هەر بەخۆی ڤیتامین ئیش دەکە ئەکتیڤە لە بۆ جسمی ئینسان باشە. و هەروە ڤیتامین سی ڕێژێکی کەم تێدا هەیە کەوا توانین بڵێن ئاسنی تێدا هەیە، ڤیتامین سیشی تێدا هەیە بە ڕێژەی کەم، بەڵێ بە پێچەوانەی شیرەمەنی کەمانەی تێدا نیە. ڤیتامین دیش تێدا هەیە، ئەکتیڤیشە، ڤیتامین دیەکەشی ئەکتیڤە، چاڵاکە، پێویست ناکە بستە بەرخۆر. بێزگەلەوەش ئۆمیگا سێ تێدایە، ئۆمیگا سێ لە شیر و ماست و پەنیردانی ئەبەدەن هەرتێدا نیە. پرۆتینەکەشی پرۆتینێکی زۆر بە سوودا لە بەرەوەی هەندێک ئەمینۆ ئەسیدی تێدا هەیە کە لە ناو خواردنی شیر و پەنیر و ماست و شتانەدا نیە. کەواتە خواردنیان بەیەکەوە ڕاگررتنی هاوسەنگیەکە هاوسەنگی لەش زۆر ئیسفادێ. باش ماست و ماسی بەیەکەوە بخۆین، کێشەمان نییە. ماسی تەبان هەندە مادەت کەشتێدا هەیە لە بۆ میزاجی ئینسانی باشە، لە بۆ چالاکی مێشێک دێمە سەری بەوردی. بەڵام ئێستا بەیەکەوە خواردنیان هیچ کێشێکی نییە، نەک کێشەی نییە، بە پێچەوانەوە بەڵکو زۆریش باشە. تەواوکاری یەکتر باشە. ماست، ماستا و دۆ کامیان لەگەڵ ماسی بخۆین؟ تەمان دۆیەکە لە هەمان باشترە، دۆیەکە سەر چاوەکەی پاک بیتن. ئەمە بڵێن باسی ئێستا خۆماڵیەکان دەکەین، ینی ماست و شیری خۆماڵی دەکەین، باسی ئەوەی معاملەکان ناکەین، کارگەشتەکان ناکەین. باشە. دۆیەکە باشەکەی چییە؟ ئەو چەوری و ئەو ڕێژە چەوریەکەوە لە ناو ماست هەیە کە دەیکەینە دۆ، تەبەن چەوریەکە دێتە سەرەوە بە کوردەواری کە دەیگرین لەگەڵکردنی دۆ ئەوزە چ بە جیهاز بکەین، چ بە مەشقی قەدیم بکەین، کەرەکەی دێتە سەرەوە، ڕوونەکە دێتە سەرەوە. باشە. کەواتە تو کە ماستەکەی دەخۆی دۆیەکەی دەخۆی ئەو چەوری تێدا نیە. باشە. بەڵام تاویزەکەمان کە لەگە ماسیەکەی دەخۆین، ماسی چەورەکەی تێدایە، لە ماسی دۆیەکەی باشتریشە و ڤیتامین زیاتیش تێدا هەیە. زۆر بۆیە دۆیەکە زیاتر تەندروستیترە لەوەی کە لە ماستش احتیاطی بکەی ماستا. بەڵام دۆی ئێرانی و تورکینا، دۆی خۆماڵی کوردەواری خۆمان. بەڵێ. باش. زۆر مادەی حافزەی تێدا هەیە، دەتوانین مەتەلەن زۆر پەسەند نییە لە چاوەوەی خۆمان. باش. هەر کاتێک ناوی ماست و شیر و پەنیر و هەر شیرەمەنیەکمان هێنا مەبەستمان کوردەواریەکەیە، خۆماڵێکەیە. زۆر باشە.
ئۆکەی ئێستا شیر و ببوورم ماست و ماسی بەیەکەوە بخۆین کێشەی نییە باشیشە وە لە ماست و لە دۆ و لە ماستا و دۆ یەکەمە ماست و ماستا وەکو یەکن یان جیاوازیان هەیە لە خواردنی لەگەڵ ماسی گوت و ماستەکەی بکە ماستە و نفس پێکاتە هیچ هەمان پێکاتە ڕۆنترە هەندێک ئاوی زیاتێک لە ڕۆنتر بووە بەڵام پێکاتەکە نفس پێکاتە نەگۆڕدرا بەڵام دوویەکە پێکاتەکەی چی ئەتو کۆلیسترۆلەکە دەرینایە ڕۆنەکە دەرینایە سوکتر بووە و باشتر بووە کامیشی خۆشترە بەڕای من باش خاستە ماستی مەڕوپی جوانە ئێستا یەکلامان کردەوە تەواو ماست و ماسی ماستا و ماسی دۆ و ماسی بەیەکەوە بخۆن نەک کێشەی نییە زۆریش باشە بەڵام دۆ لەگەڵ ماسی لە هەموو شتێک باشترە باش کام زۆری ماسی بخۆین لە کوردستان بۆ مەبەستمەوەی باسی ساڵمۆنم بۆ مەکە ئەوانەیە کە لە کوردستان هەیە لە باشووری کوردستان هەیە لە ڕۆژهەڵات و باکوور و لە ڕۆژ ئاوای کوردستان هەیە دەکرێت ڕەنگە لە باکوور ساڵمۆنی شەبێ بەڵام بەگشتی باز دەکەم کام زۆری ماسی بخۆین ئەو سوودەی ماسی کە باز دەکرێت بە شەیەکی گشتی طبعا ماسی حوزی خۆمان ئەگە خواردنی پاچی بدەنێ ئاوەکەی خاوێن بێتن شوێنەکەی مەتەنە گونجاویتن خراپ نییە باشتر لە ماسی مزەممەد کە ماسی مزەممەد لە ڕوو توبیەوە بەلای کەمی لە 50 ڕێژەی لە 50 مادەکان و ڤیتامینەکان لە دەست دەدات باش من ئەوم دەویست دەزانم بە وردی و درێژی باسی ناکەین بەڵام ئەوم دەویست کە پێم بڵێ ئایا ماسیەکەی خۆمان ئەوەی کە لە حوزەکان بەخێو دەکرێت ئەوە بخۆین تەواوە ئەو پێکاتە دەوڵەمەندەی ماسی لەوەدا هەیە باش لەوەی کە بەستووە ئەگەر ساڵمۆنیش بێ 150 ڕێژەی بەها خۆراکی لە دەستدا تەواو ئێستا زۆر ڕوونە دەستخۆش ئێستا زانیمان کام زۆری ماسی دەخۆین کام زۆری باشدانرابی و ئەگەر ئەوانە مەزبوط نەبی لەوانە هەر سوودی زۆری نەبی دەبێت لە سەر چاوەکە دڵنیابینەوە زۆر باشە زۆر ڕوونە باش خەڵکی ئێمە شیر و چا بەیەکەوە دەخواتەوە هەندێک جار و شیر و قاوە زۆر دەخورێتەوە لەگەڵێک چۆن چەندین زۆری قاوە هەیە کە شیریان لەگەڵە شیر و چاو شیر و قاوە بەیەکەوە بخۆینەوە یان نا طبعا لە ڕووی تەندروستیەوە پێکەوە ئەو دووە لە هەندێک مادەکانی کە تیاندا دژاتی یەکدی دەکەن باشە بۆیە وا چاکە بە ڕێژەیەکی زۆر پێکەوە نەخورێنەوە چونکە گەشتە پێکاتەی چای باسکەین بە کورتی یان چایان قاوە مادەی کافاین تێدا هەیە مادەی تانیک ئەسیدیان تێدا هەیە ڕێژەیەکی کەم ڤیتامین و کانزایان تێدا هەیە ئاویش ڕێژەیەکی زۆر تقریبا لە نوهاتی چای و قاوە ئاوە بەڵام کاتێکە لەگەر شیر دەیخۆینەوە هەندێک لە مادەکانی شیر پێکاتەکانی شیر لەگە پێکاتەکانی چای و قاوەی کە تێکەڵاو دەبیتن دەتوانین بڵێن لە ڕووی تەندروستیەوە هەندێک کێشەمان لە بۆ دروست دەکاتن یان هەندێکیان بەها خۆراکیەکەی لە دەست دات وەکو مەثەڵەن کافاین مادەچی وە دەکاتن مێشتی ئینسان کەوا خەومانێتن ساڵاک بیتن بەڵام شیر چی تێدایە مادەی هێمنکەرەوەی تێدایە کەواتە کە شیر و چایەکە تێکەڵاو دەکەی مەفعولی هەردووچیان سوودەکەی زۆر نامێنێت نە ئەو هێمنکەرەوەکەی خۆی تاو دەداتە دەستمان نەچای و قاوەکەش وە دەکات نەشات و ساڵاکی مێشکمان زیاد کاتن چکە لەو کۆفاینەکە لەگەڵ هەندێک لە مادەکانی ناو شیر پێکاتێکی وا دروست دەکەن کەوا مەفعولی یەکدری کەمکەنەوە باشە لەمەیان لە بابەتی هێمنکەرەوە و وریاکەرەوە بە سفر دەستکەوت لی دەردەچین ئەگەر بەیەکەوە بخورێنەوە باش دەبێ خۆما یەک لاکەینەوە دەمانەوێت هێمن بینەوە یا وریا بینەوە ئەگەر دەتەوێت وریا بیتەوە بەس قاوە چایەکە بخۆ ئەگەر دەتەوێت هێمن بیتەوە بە شتیرەکە بخۆ باش مادەی دووەم تانی گەسیت بە تایبەتی لەو چیانەیەکەوە زۆر کوڵاون یان زۆر ڕەش و تۆخن مادەکە بێتێن تانی گەسیت ئەو تانی گەسیدا زۆرجار لە بۆ زوکسوی بەکاردێتن مادەکە وە دەکاتن قۆڵۆن و خەڵۆکە باریکۆر خۆرک ئەستورەی ئەوە دەکانی تەقەلوز دەکاتن هەتا زوکسەکەی کەم کاتەوە کەواتە ئینسان بە شێوەیەکی گشتێکە چایە ڕێژ زۆر بخواتەوە لەوانەیە قەبز دەبیت ناڕەوان نابی بەڵام شیر پێکاتەکەی ئەغلەبی وە دەکاتنکەوە بە سانایی هەزم بکرێتن و هەروە ملەیینە ینی وە دەکات ئینسان ڕەوان بیتن کە پێک ڕادەخۆی دیسان دووبارە
ئەو سوودەشمان لەدەست دەڕوە سوودی شیرەکەی کەوا مسهل ملەینە لەدەستمان دەڕوە و هەروە سوودەکەی چایشکەوە ئەو کەسانەی کەەوە ڕەوانن بیانەوێ قەبز بن ڕوانەکان کەمتەوە چای بخۆن تانیگەسیدیشی خۆی دەکات بەڵام کە لەگەشت پێکڕادەی خۆی مەفعولەکەی هەردووچیان دەڕوات ئەماشەوە دەبێت خۆمانێک ناکەینەوە تۆ دەتەوێت قەبزیەکەت کەم کەیتەوە دەبێت بڕۆی شێر بخۆیتەوە دەتەوێت ڕەوانی کەم کەیتەوە دەچی چا دەخۆیتەوە چای زۆری ڕەش چایە بەتەنیا گەبی خۆی طبعا ترشی معدەی زیاد دەکاتن ترشی کە زیاد دەکات گوتمان تووشی قەبزی دەکاتن و زۆر جار هەیە دەدانمە ڕەش دەکات کە دانی خۆمان لە دوای چای نەشۆین هەروەها چایە ئەگەر لەگەڵ گۆشتی سوور دوای باسەکەین لەگەڵ گۆشتی سووری یەکسەر بخورێتن ئەویش مەفعولی مادەی ئاسنەکەی کەم دەکاتەوە مژینەکەی کەم دەکاتەوە بۆ یەکە پێگرا دەخورێ سوودەکەی چییە یەکەمیان ترشی معدەمان زۆر مشکلەمان بۆ دروست ناکە چونکە شیر بخۆی چی تێدایە مادەی لاکتۆز تێدا هەیە و دەکات ترشی گەدەی کەم کاتەوە بەڵام چایە ترشی گەدەی زیاد دەکات کە پێوەکە دەوخۆی لەو بارەوە سوودی هەیە وە دەکات ترشی گەدەی کەم کاتەوە گەدەمان نێشیتن کە پێغڕا دەخۆین پاشتم بە هەردووچیان وزەشی باشمان دەدەنێ و بە هەردووچیان پێغڕا ڕێژەی ئەو مادانێکە لەناو هەرچیان هەیە پێدە ئەنتی ئۆکسیدەنت ئەو مادانێکەوە دژە سەرەتانن دژە نەخۆشی مزمینەکانن هەردووچیان بڕێکی باشن تێدا هەیە پێغڕا سوودی لێ دەبینی و هەروە ڕژبوونی دەدانیش کەم دەکاتەوە کە شیر و برێن چایە یان لەگە قاوە پێغڕا دەخورێتەوە ئەوە ژێک لە سوودەکانیتی دەتوانین بڵێن لەلایەک زیانی هەیە و لەلایەکیش سوودی خۆی هەیە بەگشتی وەکو پزیشکێکی پسپۆر پێمان دەڵێ بیخۆینەوە لەگەڵ یەکدی یاننا بەگشتی دوای ئەوەی کە هەموو لێکدانەوەکانمان کرد ئەو کەسانەی کەوا پێویستیان بە وزە هەیە خوێنیان کەم نییە ڕێخەلۆک قۆڵۆنیان باشیش دەکاتن دەتانە هەفتەی 3 بخۆنەوە بەر لە کوپێک زیاتر نەبیتن و لە دوای ناخواردنیش نەبیتن بە تایبەتی خواردنی گۆشتی سوور تامان ئێمە دەڵێن بخۆنەوە ئەمە بەسمان چاو شیرە باشتیکە ناکەین دەڵێن چاو شیر بە یەکەوە دەتوان بخۆنەوە دوایینەوە کە بیبڕن ئەوەندە لە سۆشال میدیا بڵێن دکتۆری ئیبراهیم بتی بخۆنەوە بیبەنە لایەکی تر باش دەتوان بخۆنەوە بەس بە ڕێژەیەکی وا کە تاسیر لە سوودە باشەکانی هەردوو لای نەکاتن ڕوونە باش یەکێکی دیکە لەو بابەتانەیە کە ناو خەڵکی ئێمە قسەی زۆری لەسەر دەکرێت شیری گوێ درێژە دەڵێن شیری گوێ درێژ سوودی زۆری هەیە ڕاستە؟ من جیاوازی لەگەڵ شیری مانگا و چێڵ و بزن جیاوازەکەی ئەوەیە کۆلیسترۆلی کەمترە بە ڕێژەیەکی بەرچاو ئەوە یەک لە سوودەکانیەتی دووەمیشیان هەزمکردنی ئاسانترە سەهلترە لە بۆ گەدە و لە بۆ قۆڵۆن و سێیەمیشیان ڕێژەیەکی کەم مادەی ئاسنی تێدا هەیە بەس ئەش ڤیتامین سی تێدا نییە و ڤیتامین دیش ڕێژەیەکی کەم تێدا هەیە ئەو سێ جیاوازەی هەیە لەگەڵ شیری خۆمان و هەندێک کەسیش هەیە بە شیری مانگا و بزن و ئەوانە حساسیەتی پێدا حساسیە لە بۆ لاکتۆز بەڵام حساسیەی شیری گوێ درێژ زۆر کەمترە لەوەی لەی شیرەکانی تر بۆ ئەو کەسانی حساسیان هەیە بە شیری چێڵ و بزن و مانگا دەتوانین شیری ئەوەی بخواتەوە گوێ درێژ بەڵام ئەویش دەبێت لە ڕوو شەرعیەوە ئاگادار بین چونکە لە مەزاهیبەکان ماعەدا مەزهەبی مالکی کە مەکروهی کردیە ئەو کاینتکە قەدەغایان کردیە دەڵێن حرامە لەبەر چکە گۆشتی کەر حرامە کەواتە شیرەکەشی بەروبمەکەشی حرام دەبی کەوا مرۆڤ بیخواتن بەڵام هەندێک زانایان نوێیەکان دەڵێن ئەگەر بێت و لە بۆ شفا بیتن شیفا لە بۆ نەخۆشیەک چکە شیری گوێ درێژ لە بۆ نەخۆشی حساسیە و سەدەفیە سۆریاسس زۆر بە ئیستفادەیە و پیستەش نەرم و جوانتر دەکاتن دڵێ ئەگەر لە بۆ شیفا بیتن بە ڕێژەیەکی کەم بخوا بەس دەکاتی پێویست دەتوانی بەکاری بینی ئەگەر ناتوانین بەکاری بینی هەندێک زانان دەڵێن ئەگەر بێت و بکرێتە سابوون یان بکرێتە شامپۆ کە دەڵێن سوودی زۆری هەیە لە بۆ پیستە و لە بۆ قژی سەر شیری گوێ درێژ ئەو کات دەتوانی وەک بڵێن مادەیەکی طبی بەکاربێتن لە بۆ کاتی پێویست ئەگەر نا زۆربیان بە حرامیان داناوە
ئێستا ئەو بەو باگراوندە زانستی و بۆ باگراوندە ئاینە هەردووک جوانی هەتا ئێستا پەرداخێکی شیری گوێدرێژ و پەرداخێکی شیری مانگات بۆ دابنم کامەی دەخۆیتەوە وەشری مانگای دەستخۆش ڕوونە باش فەرقەکان هێندە زۆر نییە باش دەتوانی تاویزکەی شیری وشتر شیری وشتریش باماشەوە قسەی زۆری لەسەر دەکرێت جیاوازی هەیە لەگەڵ شیری مانگا بەڵێ جیاوازی هەیە باشە جیاوازەکەی چی ئەش بە هەماشەوە کۆلسترۆلی زۆر کەمترە حتا لە گوێ درێژ کەمترە شیری وشتر پاشان ڤیتامینی تێدا هەیە کە گوتمان لە شیرەکان تردانە لەوی هەیە مادەی حەدیدی باشی تێدا هەیە مادەی یۆدیشی تێدا هەیە و حراری شەو دەتوانانی گۆشتەکەی بخورێتن و شیرەکەشی دەخورێ و لە بۆ هەندێک مەسحوق یان هەندێک جیراوە هەندێک کرێم ئەوانێکەوە بەکاردێن لە بۆ نەخۆشیەکان جلدی بەڕاستی شیری حشتر زۆر بەکاردێتن لەو بارەیەوە باش بۆ سود وەگرتن لە نەخۆشیەکانی پێستە و نەخۆشیەکانی جوانکاری هەمان پرسیار ئێستا شیری مانگا و شیری وشترمان بۆ داناوی دوو پەرداخ کامەی دەخۆیتەوە وشتەکەی دەخۆ بێ دوو دڵی ئەگەر هەبێ باش زۆر ڕوونە باشە بابەتێکی دیکە هەیە ئەویش با لەگەڵ دکتۆر ئیبراهیم باسکەین دەرفەتە لێرەیە ئەویش دکتۆر ئیبراهیم باسی میزی حوشتریش دەکرێت هەر بەڕاستی میزی حوشتر پێکاتەکانی پێکاتەی سوودبەخشی تێدایە لە ڕۆ پزیشکیەکە طبعا پێکاتەکانی نەخێر سوودی پزیشکی تێدا نیە مادە یوریا زۆر تێدایەکەوە پیسە کریاتین تێدا هەیە سۆدیۆمێکی زۆری تێدا هەیە بێزگە طبعا لە ئاوەکەی و لە قورآنی پیرۆزی خوای گەورە پێمان دەفەرمێ ئوحل لەکم طیبات وحرم عەلەیکم الخەبائث میز یەک لە پێکاتە پیسەکانە بۆیە حتا میزی منداڵ کە منداڵ چەند خۆشەویستە کە خوای گەورە ئینسان چەند تەکریم کردی و بەڕێزی کردیە میزی بەشەری حرام بیتن چۆن میزی حشتر و میزی گوێ درێژ حرام نابیتن ئەوە لە ڕووی حرامیەکەوە لە ڕووی پزیشکیەکەوە 100% سوودی نییە ئەگەر سوودی زیانی هەیە 100% وەزەنا بدەزانانی ئێمە نەخۆشی حەزی کلێ لۆ دەمری لەبەر مادەی یوریا لە خوێن زیاد دەبیتن میزی حشتر هەموو مادەی یوریایە ئەمە ئاوی زۆر دەخۆین هەتا یوریاکە بێتە دەرێ لە کۆڵ مامتەوە ئەدی بچین بە بەرداغ میزی حشتر بخۆین کە پڕی نایوریا و کریاتین و سۆدیۆم و شتانەیە توشمان بە نەخۆشی کلێ دەکە عزی کلێیە زەختە نەخۆشی چاویە نەخۆشی پێستەیە نەخۆشی جمگەیە چکە یوریاکە زیاد بدەبتە ئەوە دالملوک دەبتە یوریگەستەکە زیاد دەبێتن کە یوریگەستی زیاد بوو دەبتە نەخۆشی دالملوش پێ دەڵێن پێدەنگاوت بە ئینگلیزی خۆمان بۆیە حرامشە و نەجشە پیسیشە باش ینی لۆ ئێمە دەبی زۆر ئاگای لەو مۆزوعی بین یانی و بەرنامەکە خەڵکانی دیعا لەو مۆزوعی دەکەن لە ڕوت بێ دوای حەدیثمان دەفەرمێ بێزگەلەوەی کەوا پیسە خۆرە چەند قورآن چەند ئاەت لە قورآن پیرۆز باسەکە دەرێ خواردنی پیس مەخۆنەوە باشە حەدیثەکەمێ دەفەرمێ دەرێ خوای گەورە هیچ دەرمانێکی دانە نایە لەو شتانێک کەوا لێ حرام کردو ما جعل الله دواء فيما حرم عليكم ئەم مسمرێ وەڵام میز پیسە نەجیسە بەڵام لایشکە شیفایە نەخێر و پێچەوانەی یەکدرین قورآن و فەرموودەش تاواکاری یەکدرین بۆیە ئەو دەڵێ پیسە نای بخۆیەوە و لە لایش توبیشەوە تەماشا دەکەن زیانی هەیە نای بخۆین لێرش حەدیث کەما دەفەرمێ دەڵێ لا ضەرەرە ولا ضیرار ئەتو نابی شتێک بخۆی زیان بۆ لەش خۆتە بیتن چۆن لۆ لەشی خۆت ملکی خۆت نییە ئەوە دەبێت تەهلوکە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بۆیە پێم خۆش بوو ئەم بابەتەوە تایبەت لەگەڵ بەڕێز باسکەم لەبەر ئەو باگراوندە زانستی و ئاینێ جوانەی کە هەتە بۆ ئەوەی کە چونکە بەڕاستی وەکو جەنابەت فەرموود کە بازرگانیەکی ناشرینی پێوە دەکرا وەختێک لە وەختە بەڵام خەڵکی ئێمە هۆشیارە وریایە بێگومان ناکەوێتە ئەم تاڵ و داوەوە باش دوو بابەتی دیکەم ماوە هەوڵ دەدەین لە ماوەی سێ خولەکەی داهاتووی بەرنامە تەواویکەین یەکەم ماست و خواردنی ماست و سماق بەیەکەوە خەڵکی ئێمە یەک لەو شتانەی کە دەیکا ئەمەیە سماق و ماست بەیەکەوە سوودی هەیە سوودی هەیە باشە کە بەیەکەوە دەخورێن سوودی زۆر هەردووشیان بە ئیستیفادەنا باشە خاستن سماق تقریبا توان بڵێم تەکمیلەی ماسی زۆر تێدا هەیە هەندێک کانزامان هەیە لە ماسی زۆر کەمە بەڵام لە سماقی ڕێژەکەی زۆر زۆرە هەندێک مادەمان هەیە لە ماستی دەتان بڵێم هەر نییە لە سماقیدا هەیە وەشی ڤیتامین سیمان باس کردکەوە لە سماقی بەڵام لە ماست و لە شیر و پەنیردانیە
و هەروە سماق ڕشالێکی زۆر تێدا هەیە بەڵام ماست و پەنی ڕشالی تێدا نییە سماق چەوری زۆر کەمە بەڵام ماست و شیر و پەنی چەوریان زۆرە تقریبان تاواکاری یەکترین بۆ ئێستا خەڵک ئێستا لەو چەند مانگەی دوایە زۆر مژێ بۆکەوە خەڵکی زۆر ئیسفادە لێ کردووە سوودی بۆ شتێکی تایبەت هەیە بەڵێ هەم لە ڕووی وزەشەوە زۆر جاهەکە پێش نان بیخۆی پێش نان لەوانەیە خواردنت کەم پێ دەخورێت دەبتە هۆکار لە بۆی کەوا تووشی قەڵەوی و یان چێشی خۆت پێدا بەوانەیە کە دەیانێت کێشاندا بەزێن دەتوانن ماست سماق پێش ژەمی سەرەکی بخۆن بەیەکەوە ڤیتامینسی زۆر تێدا ڤیتامینسی گوتمان لە ماست و شیر هەدانیە ئەو تاویز لە بدەکاتەوە یعنی بەڕاستی سماق پێکاتەکەی لە ڕوتبیەوە زۆر یانێک بژمێری کانزایەکان چەندن و ڤیتامینەکان چەندن بەس بە شێوەیەکی گشتی لە بۆ زۆر تیش بەکاردێ لە بۆ تام خۆشکردنی خواردن ئێستا لە هەولێر دڵمە ئەغڵبی بە سماقی دەیکەن سماق لە بۆ عوتور بەکاردێ بۆ نوبەرام سماق لە بۆ مادەی حافزە بەکارەوە لە ترشکردنی دۆڵمە یا پراخ سماقت پێ باشترە بێگومان لە لیمۆندزی لیمۆندزی زیانی هەیە سماقەگەر تەماشاکە لە زۆر کتابە لەوان دوو سەفحەی لەسەر نووسراوی لە پێکاتەکانی ئەوەندە شتی میمی تێدا هەیە باش سماق ڕشتاوی تێدا پێکاتەکان لە ڕووی هەتا هەندێک دەرمانش بەکاردێت سماق لۆ گوتمان سماق لە بێ ڤیتامین سی تێدا هەیە مادە یۆدیش تێدا هەیە مادەی پۆتاسیۆم کە نەشاتی دڵی زیاد دەکات ئەوش تێدا هەیە بۆیە لە زۆر دەرمانش بەکاردێتن ئەگەر پێکاتەکەی بخینێت شادەکەی مادەی سماقی تێدا هەیە لە مادی تەزمیل جوانکاری بەتابێت جوانکاریەکانی پێستا یان شامپۆیەکانی پرچ ئەو مانای ئەوەیە کە خەڵک سماق لەسەر پێستی دابنێ یان تۆ بەس باسی خواردن دەکەی ئەم باسی پێکاتەکان دەکەم کرایتە مواد لە سناعیە لە ڕووی خەڵکی ئێمە گوێی لەوە بێت دەڕوا سماق لەسەر ڕوخساری دادنێ لەسەر پێستی دادنەڵە با جوانم کە تۆ ئیبراهیم وایە لەوانەیە بیستێنی من وام نەوتێت دەکرێتە پێکاتەی طبی سماق یەک لە پێکاتەکانە لە هەندێک مەواد کەەوە لە بۆ جوانکاری پێستا یان لە بۆ نەخۆشیەکانی پێستا یان لە بۆ بریقەداکردنی پێستە بەکاردێن نەک خۆی سماقەکە باش لە پێکاتی طبی بەکاردێت بابەتێکی دیکەمان مابوو بەڵام لەبەرەوەی من و تۆ بەرنامەیەکی دیکەمان هەیە بەیەکەوە ئەو بابەتە هەڵدەگرن بۆ بەرنامەکەی دیکە بۆی بینەرانی ئێمەش لە بەرنامەکەی دیکە کە بەیەکەوە دەیکەین بینەرمان بن لە یەکێک لە ڕۆژەکانی ڕەمەزان زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم تاهیر کە ئەمڕۆ لەم بەرنامەیە لەگەڵمان بوو سپاس بۆ ئامادەبوونت تەندروست بوو